روزی جزنکی رمضان داومینه که بگیرم روزی جزنکی رمضان داومینه که بگیرم جا قلب زانی بی وفا من با تو چونم قلب زانی گیانه که با من با تو چونم کوره آیری نازنین و ولدون أولي لملكة راقمي كون هواري قوصري الله واتمي كوبيتو آتمي بري الله من تمي كوبيتو يا آتمي بري الله ديل زير باريغم ينقمت من شامي دي وشامري داني ينزها من ساكمي ين وشامري داني ديها من ساكمي طفايز امانو يرن زريدي فيتمي وتنتين مريضو خميباني خمية بيتنتين مريضو يا خميباني خمية دي فايزيد جيماني دي عاشق وتيرني دي خربايا وهري ينقضوا خيرا دي خربايا وهري ينقضوا خيرا دي فايزني تتريه يا نماما بيزني فاسيامه يا شمال بدي بيهني فاسيامه يا شمال بدي بيهني دايما زمينا يا تسكيني وباري أخضر خامينا داي تسكيني وباري يا الخامينا يا خوا خير بيده يا خوا سلام عليكم ممنون قربان سڵاتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بەخۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی تایبەت لە پاییزە جوانەکەی هەوراماندا تایبەت لە پاییزە جوانەکەی زەڵم و ئەحمەداوادا لەگەڵەوەی بەڕێزداین دەمەوێت بە هەورامی بە شێوەزاری هەورامی شیرینیش سڵاوێک لە بیسەر و بینەرەکانمان بکەین سڵام تاوە نەبوو ئینادی هەر یاگەوە کە ئێمە ویندێنە هیوادارەنا گلایە تا تەندروست خاسی بێدێ و سەربەرزی بێدێ ئینامی لێ جەوە پاییزیەکە و هەورامانینە ئارۆ هەوڵمیێمێ بەرنامەوە هەم گۆرانی هەم بەکەیف هەم بەسەرهاتی وەشی لی پاییزیەوە گەڵا ڕێزانینە پێشکەش بەشمەکەرمێ چەنی هەردووی هونەرمەندە ئازیزا کاک بەکر ئەحمەداوایی کە بەڕەشا تەشریف شاردن و ئەزیەت تاکشتن کاک بەکر سپاس و جەنابی تاکەروونە سپاس و جەنابی کرد و پەیانەیە پێی بەرنامەیە ئێمە دەستنیشان کردین و ئێمە وەرچینێن و لێرە منیش بە خوشی کاکە ئیسایەوە گەنجی دەنگۆشا و هەروێن بە وەشحاوزانی کە چنیشمە عزیزی کەسە چی جاوە پاییزە وەشێنە کەنیشتن یاخوا دەنگ تا زڵاو و گورانی وەش تا پێشکەش کرد کاک عیسا زەڵمیچ سپاس پێ جەنابی تاکە ئینادی چەنیما سپاس پێشمەی خێرامای تاکەر و خێر بێت سەر و سەمامە ئینانی خزمەتان خێر بێت کاک بەکر کاک عیسا جار پێم خۆشە هەم بە هەورامی و هەم بە سۆرانیش تێکەڵیکەن لەبەرەوە هەورامەکان بەشدار بن لەگەڵمانە بینەرمان بن سۆرانەکانیش هەر بە هەماشەوە لێمان تێبگەن کە لەم جەوە جوان و پاییزیەی زەڵم و ئەحمەداوادا بتوانین هەم گۆرانی بڵێن هەم قسەی خۆشکەین و ئەو دەنگی سروشتەش ببینە ناو ماڵەکانی ئەوانەوە سەرەتا ئەگەر لەگەڵ کاک بەکرا باس لە سیاچەمانە بکەم یا سیاچەمانە و پاییز و ئەمانە هەمووی تێکەڵکێشکەین بەسەریەکە بەڵام پێش سیاچەمانەکە بێمە سەر پاییزی هەورامان چۆنە پاییزی هەورامان یانی بەلای خۆم حەزەکەم باز دەکەم بەڵێ ئەڵێن بەهار خۆشە بەڵام خۆش نییە وەکی پاییز پاییز جێوێکی تایبەتە من
بە تایبەت خۆم بەڵێ زۆر حەزم لە جەوی پاییزە پاییزی هەورامانیش پاییزێکی جیاواز وەکو پاییزی شار نییە وەکو پاییزی تری ناوچەکان نییە پاییزی هەورەمان کاتێ سەیرەکەی هەر ئەگەر کەمێک لە نزیک باخ و باخات و شاخ و کێ و لادێەوە سەرکەی بەڵێ دڵ و دەروون لە خۆیەوە شادیەگەی گرێ باشە شادیەگەرە کاتێ ئێتە ناو باخان گەڵای زەردی جوان و هاژەی ئاوێکی کەم و باشە با ئەوەیشم لە یاز نرێ جاجارە گوێزەکانەکەەوە نەخوارە یەکسەر بۆ گیرفانمان جا ئەمڕۆ ئەوەش خۆشتر پێشوێ بەرنامەکە دەست پێ بکەین تیمەکەمان ماشەڵا هەمویان ئاماد ینی خۆیان مەشغوڵ کرد و بە شارۆی گوێزەوە ئێمە هەورامەکان پێی دەڵێن شارۆی گوێز وانە شارە و وەزا طبعاً بڵێم لە پاییزە هەورامان ئەو جەوە جیاوازێ هەیە لە یەک شتی تریش ینی هەمیشە هونەرمەندی هەورامان شاعری هەورامان خەڵکە ڕۆشن بیرەکە هەورامان هەمیشە کاتی چاوی ئەکەوێت بە پاییز زۆر خۆشحاڵە بێ شعری بۆیت گۆرانی بۆیت کەیفی ئەسازێت ینی ئەمانە لە هەورامانە هەیە بڵێم هەورامان لە پاییزە جەوێکی تایبەتی بۆ خۆی هەیە ڕاست هیوام تەندروست باشی و تەمەندرێژی جەنابتانە کاک عیسا جەنابیش گەنجێکی ئەم لە نێو سروشتە جوانەکەی هەورامادای لەگەڵ ئاوێتەبوونی ئەم دەنگە جوانەی با بڵێن وەکو هەورامەکانی لای خۆماڵێن هاژە و ئاوێ و پاییزە وەشەکە و ڕەنگا و ڕەنگەکێش دەنگێ وەشیش تا ئاردن لێوە چاک تێکەڵ یەکەم هەورامی زۆرانێک ئەمە گرنگە بۆ هەورامیەکان کە لە ژینگەیەک و لە جەوێکی لەم شێوەیەدا دەنگێکی خۆشیانە بێت بەڕاستی وایە خۆی عادەدەن دەنگخۆشی بەهرەیەکە خۆی گەورە ئەیداتە کۆمەڵێک کەس هەر یەکە و بەهرەیەکی هەیە بەڵام عادەتەن بەڕاستی ئەگەر لە ناو سروشتی هەورامانە بیت ئەگەر دەنگیش خۆش نەبێ ئەتوانی بۆ نمونە لە جێوێکی پاییزیدا یان بەهار بێ بۆ نمونە ئەڕۆیتە شاخەکان یان پاییز دەچیتە ناو باخ گەڵا زرد بووە دیمەنێکی تایبەتی هەیە هەر لە خۆیەوە ئەگەر دەنگیشت خۆش نەبێ گۆرانیش نەزانی عادەتەن هەر لە خۆیەوە ینی شتێکت بۆ دێ ئیلهامێکت بۆ دێ ئەتوانی گۆرانی بڵیت بەڕاستی یان ئەتوانی شعر بنووسی ینی ئەوە بەڕاستی سروشتی ئێرە هەورامان وایە کە هەر کەسێک بێتە ناو ئەم سروشتەوە لەوانەیەش ئیلهامێکی بۆ بێت لە گۆرانیە لە شیعرە ئاوایت بەڕاست باشە کەواتە ژینگە و سروشت یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە هونەرمەند بتوانێت زیاترین گۆرانی و شعر بنووسێت حقیقەتە بەڵێ زۆر گرنگە بەڵێ مامەساوە کرد جەنابەت چیاڵی هاوڕای لەگەڵەوەدا ئێستا بۆ نمونە بەڕێزت تەجروبەیەکی باشی هونەری هەورامیت هەیە بە تایبەتی ئەمە بەڵێ گومانی تیان نییە هونەر و هۆنرا و خەڵکی ڕۆشنبیر و ئەمانە لەگەڵ فەسڵەکانە وەرزەکانە ئەبێ زۆر گونجاو بن باشە بۆ نمونە گەر تۆ لە دیوەخانێکە دانیشی گۆرانیەکەت وەکو ئەوەی کە لە ناو باخ و باخات و شتە جوانەکانی سروشتی هەورامانە ئەو ترێشتەشی گۆرانەکانی ناو باخ خۆشترن جەوێکی ساسترن یانی تۆر ئەبینی ئەگەر تۆ ڕوخساری گۆرانی من شاعرنی بەڵام هەر حەزیشم بە شعر زۆر هەیە نەک خۆم بنووسم شعر نووسیوە کاک بکرد شعرم نەنووسیوە بەڵام لە نێو گۆرانەکان تا شت دروست بووە زۆر وانە زۆر هۆگری شعرم بۆ خوێندنەوە بەتان ئەنجا کاتێ تۆ هەر ئەڕوانی بە گەڵایەکی زەردا وشەیەکی جوانی ناو گۆرانەکە شعرێک ئێتۆ بیرێت جوانە کاتێ ئەڕوانی بە سروشتی جەوەکەیان ئیشێک گۆرانێکی بڵێن شعرێکی سروشت ئێتە بەرچاو ڕاست ئەڕوانی بە دار و دیوار ئەمانە شتێکی جوانتر ئێتە بەرچاو ئیسە بە هۆرامیانەوە واچمێنە بە هەورامیان تا چن لا هۆرامیەکەوە ئیبوونیەتە هەن کە لی جەوێ چینێنە پێنمونە وێ شعرەکەی سازنا یا گۆرانەکەی سازنانە فرۆجای توێت نەنیانەرە پێ شعرەوە یا پێ گۆرانیەوە کەمەی لێ جەوەکەیەوە وێ تۆ هەم گۆرانی و مەیاوە هەم شعری دروستێبانە پێشمە ئینە دروست بیان دروست بیان جارەش من پاسە پێم دروست بی بەرنامەیە بینیشتێ بنەرە موسیقات شنیدە حتا چنی یعنی چوار گۆرانی واچە ڕفیقام بەڵێ من گۆرانی کنیامەرە بەڵخە بینەکە باش بەڵێ گۆرانی کنیامەرە وەختە نەمای مایکەکەی و تەرامەسە جوانی یعنی گۆرانیەکی هەرچنەکە وێم تەفرنجمدا ئی گۆرانی نەزانم چکۆوامێنە کە وێشم هەر واچای واچێنی هەر یعنی ئەگەر نیشتێنی لە پێ گۆرانێکی یا ئاوازەکەی پێ دروست نەبێ دروست نەبێ ئەچانە گۆرانی دروست بیە کاکی مۆزیکژەنیش
مامۆساوریات دەچێەوە سڵام و محبەت و بەشەویستی من پێش بەڵێ حرفرە جوان گورانەکەش بەرابە مای پەنەش واتانی وڵا شتێک و وت زۆر عجایب بوو نەیشتم بیست بوو خاسە ئیسا کاک ئیسا ئەگە گۆشتمانجە گۆرانیە وەشێ بۆنە خوش ڕاستە گۆرانی هەورامی بە تەمام و واتاکەوە چەنی سروشتی تێکاڵتێش کردووەنە وێش گێرەوە بەڵام ئەگە گۆرانی واشمێ پێ ئی سروشتەیە چێژ واشمێ پێوەرە تاوان من مەزان و هەردی تاواچوونە ئمە وەرانەیە کە بەرنامەکەمان چێوە کە نیان ماوە تێک نەشەوە بەڵێ کاگە ئەساس گورانی واچەوە گەنج و دەنگۆشە بەڵێ دیارە من بۆ خااترە شمەوە گورانی من دەنگم دەمێەوە ینی چێش کەوتن نە ورانە کاگ ئیسا گەنجا و دێ باشەڵا جەنابی چ گەنجێن هوەرێەوە جوانش پەنن و یاگاتەیشتم باسم کردن من تەنیان پێ هاوکاری چاوانە نانا خێر جەنابی یاگی شانازیینی گردیمان ئەڵا یاگی شانازی گردیمانە ئەڵبەتە منیش وەش حاڵ ناچنی گاک بەکەی نیستەنارە بەڕاستی کەسێەوە هەمیشە هاوکار و من بیان بەڕاستی یاگی برا گەورەی و یاگی مامۆسایەوەن پێی من مەمنونش نادەزۆشی ژۆ نەگەر و بەڵام حەز مەگەر و ینی پاسەوا چوو کە دەنگم خراپیان ئەچیەوە چکە بەڕاستی دەنگەوە تایبەتش گەرەک شابەزوویش پیرکەرەوە وڵی ئیشەڵا نمازمی پیر من نەگەر کاگە ئیسا خزمەتکار و گورانی واچێ گەنجینا ڕاستە من پایشاوە جواننا ئایشا دەنگ شاوەشا جەیمە دەنگی چاوەشترا جەیمەش گورانی واشترینی ئێمە هەرچیە ماکردە بۆ ڕاستایمە وەڵینی ئایشان بەڵام ئاێ ئیسا جوانترینی جەیمە ئیسا ئینامی هەورامانی ئازادی وەشەمە ڕەنگە ئێمە زەمنە گورانی ماواتێ بە ناڕەحەت بۆ گورانی واتەی ڕەنگە زروفەکە وەژ نەبیە بۆ بەڵام ئیسا دەخوازیا بە زروفێ وەشا و کەیفێ سازە ئێمە هەردەم خزمەتکاریا گورانی واچێ جەناب و کاکە ئیسای جەناب و کاکە ڕزگاری جەناب و کاکە ڕێبواری جەناب و کاکە دارینی جەناب و کاکە بڕیاری ئینە زەڵمەنە هەنە ئی کەس یاگاتەرینانی خارگەڵانە و ئێمە خزمەتکار و کاکە علی بەڵخەی چالێ تەمەنژن جەناب و کاکە سەلاحی بەڵخەی هەر هونەرمندێەوە کە گەنج بۆ ئێمە خزمەتکارێشە ئێمەش دەنگمان تازە ئایشا وەژیاتەمەندرێژ ئایشا دەنگ شاوەشا با گورانێکیشمان زیاترمە گردی تایاگی شانازیین دێ پێ ئێمە هەم ئانی کە تەجروبێەوە خاص و هوەری هەورامی شان هەمانێکە کە تازە ئەمەنی لیۆن دیارەکە ئایسا تازە نییە دەمێوان خەریک و گۆرانی واتەچیون بەڵامەتر بە گەنجێتەکەش واسمی بەڵام گەنجەکەین نیشانەوە نمەکردی هەرکەس هوەرێش پەنە بوو هەرکەس چێوێ جوان شعرم خاصە ماتر باسوینەیە کەرمێنەکە هامکاریکردەی گەنجەکە هۆرامانی نە گرنگە لامە باگوشمان جگۆرانیەوە بۆنە کاریوان بخێر بێریبانی کاریوانی خەلەیە کاروانی خەلەیە هاوێریش ئاردن و ئەریبانی بۆ باڵای گەلەیە بۆ باڵای گەلەیە زاخلاي مريوان أريانك جيريانا وابديل جيريانا وابديل فاكلا زيرك غريبا ونمية بالو ببرتيل بارو برتيل بارو برتيل بكلا وزيرك الرباني لارني يا وسيل لارني يا وسيل جا وقتا من شدو الرباني دنيا دير ولا دنيا دير ولا فاضل يا بيني ريانك مية بازي سير كشاو بازي سير كشانية وفنجوه دور رجيريانك مية فيك
وشاوة فيك وشاوة أجرك تنقرباني يعني بعوادي يعني بعوادي ذكر ديواني أرباني دوسي يدر والله دوسي يدر والله فاضي نبينو جريبا وحنمية وصحري شي وقتو أفصحري شي وقتو ذي فاضي ريان كمية فريش ودردو فريش ودردو فريش ودردو ذي زمان ذي درون باني ريش بذكر ريش بذكر هر ريش باني جدير مردن جدير مردن دەستاوەش بوو خێر بیدێ بەرەکەت گن و دەنگی تا و تەمەنی تام نەخۆ سەلامەت بی قوربان بیکەینەوە بە سۆرایی بەرەکەت بکەوێتە دەنگ و تەمەنتانەوە دەستان خۆش بێ کاک بەکرد مێژووی سیا چەمانم بۆ باسکە سیا چەمانە خۆی هونەرێکی تایبەتە لە هەورامانە با ئەمە پێی بڵێن هونەرێکی کوردەواری بەهێزە یعنی ئەوە نییە ئێستا ڕاستە لە هەورامانە هونەر دروست بۆ هونەری سیا چەمانە بەڵام ئێمە ئەتوانی بەس بە هونەری سیا چەمانە جەنگی هەموو جیان بکەن بەرامبەر هونەرەکانی تر لەبەر ئەوەی هونەری هەورام بەڵام هونەری سیا چەمانە قورسترین هونەری دنیاە ئەوە نییە بە ئاسان تۆ بتوانی ئەم هونەرەیە بڵێت مێژوەکەی ئەتوانم بڵێم کاتێ هەورامی دروست بووە هەورامی دروستی کردووە کاتێ هەورامی دروست بووە سیا چەمانە هەبووە پێش زەردەشتیەکان کاتێک گەیشتە سەری بڵێن زەمەنی کاتی زەردەشتیەکان زەردەشتیەکان سیا چەمانەیان گوتووە چۆنیان گوتووە گاتاکانیان پێوتوێتەوە باشە لەو کاتەیشا کراسی ڕەشی دەرەدامانیان کردوتە بەریان ئەو کات ئەم کراسە پێیان وتووە کراسی ڕەشی دەردامان لە هەمان کاتیشا جامەدانەیان بستن جامەدانە سیا جامەدانە ینی لە ئەسڵا جامەدانە سیا جامەدانە هاتۆتۆ سەر وشەکە خوراوە سیا چەمانە هاتە سەر سیا چەمان ئەسڵی سیا چەمانە لە چیەوە هاتووە ئەسڵەکەی ینی ئێستا بڵێن لە ئەسڵا ئەمە ئەم قسەی منە بۆچوونێک بۆچوونی ئاخە چەند بۆچوونێکی جیاوازێ لە دوای ئەوە کاتە سیا چەمانە پێی ئەڵێن سیا چەمانە مەبەستیان لە چەمە ئەم چەمە لە پاییزا گەڵاکەی ئەوەرێ ئەگەر لە دوورە سەر بکەی ڕەشایی دیارە سیا چەمانە ینی ڕەشی چەم ڕەشی ئەم چەمە ئێستا ئێمە خەریکە ئەگەنە ڕەشی ئەم چەمە سیا چەمانە ئەمە تێڕوانینێکە یاخود بۆچوونێکە وا دەڵێت بۆچوونێکی وا دەڵێت بۆنمونە چەند بۆچوونێکەیە ئەوەی من بیستی بێتم دەڵێن لە سیا چەما لە ڕەشی چاوەکانەوە هاتووە سیا چەمی چەم بەڵێ بەڵێ ئەنجا خۆی کاتێک ئەڵێن ئەو کاتێک کە بڵێن هاوسەرگیری دروست بووە بڵێن ئەڵێن هەر کەسێ هاوسەرگیری بکردایە کوڕ و کچێک باوکی زاوە ئەبوایە کراسی ڕەشی دەردامانی بکردایە لەگەڵ جامانەیەەکە ئەگەر نەیشی زانایە گۆرانی بڵێ ئەوایە هەر بۆ خۆی گۆرانێکی بوتایە باشە اینجا ئەوەش کە وتراوە بڵێن ئابەوەش وتراوە سیا چەمە باشە ئەمە لە زەمەنی بڵێن کاتی زەردەشتیەکانە باشە لە دوای ئەوەش بڵێن تا سیا چەمانە وردە وردە هاتووە تا گەیشتوتە بڵێن کاتی ئێستا یان بڵێن 50 ساڵ لەمەوە پێشتر یان
6 ساڵ لەمە پێشتر ئەو کاتە مامۆ عەلی و مامۆ هەیەر و مامی حەمە جافر و مامۆ ڕەشەغوڵام و ئەو کات ئەمانە هەم سیاچەمانەیان وتووە هەم داهێنەری سیاچەمانە بوون هەم پێش مامۆستا عوسمان و حەمەحسێن بوون بەڵێ ئەنجا هەم زیینوکەرەوەی سیاچەمانەش بوو لە دوای ئەوە وەرە بۆ لای مامۆستا عوسمان و مام حەمەحسێن ئەڵبەت مام حەمەحسێن بە ئەوەم لە یاد نەدێت 10 ساڵ پێش مامۆستا عوسمان گۆرانی بێژ بوو ئەو کاتە ئەویش توانیویەتی شۆڕشێکی بەهێز بەرامبەر بە سیاچەمانە بکات زۆری زیینو کردێتەوە داهێنانیش کردووە لە دوای ئەو کاتە مامۆستا عوسمان هەورانی بووە بە هاوکارێکی تەواوی کات ئەویش پێگەیوە لە دوای ئەوە توانییانە سیاچەمانە قاڵبێکی بۆ دانن واتە چوارچێوەیەکی بۆ دابنێ وەکو ئەوەی پێشوو نەبێت ئەوەی پێشوو ئەتوانم بڵێم زۆر سیاچەمانە قورس بووە ئەنجا بێجگەل لەوەش گۆرانی بێژەکان چوارچێوەی سیاچەمانەیان نەزانیوە بۆ نمونە تێکەڵاویان کردووە سیاچەمانەیان لەولا یەکێ لەولا هێناویانە تێکەڵاویان کرد بەڵام کا عوسمان مام حەمەحسێن دواتر مامۆستا عەلی گوڵپیەوەشم لە یاد نەچێت مامۆستا جەمیلە ئەوە دوای مامۆستا عەلی بەڵێ پەیا بوون قاڵبێکی جوانی سیاچەمانەیان داڕشت توانیان بیدەن بەدەستی زۆربەی گۆرانی بێژەکانی دوای خۆیان ئەمە گرنگە دوای ئەوەش بە شێعری جوان ئەنجا سیاچەمانەی فەسڵەکانیشیان جیا کرد باشە زۆر جار لە لای سۆرانیەکان با بڵێن یا بەدەل لە هەورامیەکان سیاچەمانە و هۆرە تێکەڵەکرێن تێکەڵکردنیان ئەوەندە نزیکە لە یەکەوە تێکەڵکرێن یاخود نا سیاچەمانت قورسترە و تایبەتترە لە هۆرە یا کەلتورەکەشی جیاوازە ئەو با بڵێن شوێن بۆ شوێن فەرقەکە بەڵێ ئەوانەی کە هۆرەیان چڕیوە ئەوان پێیان ئەڵێن کۆچەریەکان ینی کۆچەریەکان بەواتای چی بەواتای ئەوە لە گەرمیان و کۆچیان کرد بۆ کوێستانەکان لەبەر خاتری چی لەبەر خاتری ئاژەڵەکانیان بەتەئکید ئێستاش هەیە لە هەندێک ئێستاش هەیە گومانیتیانە ئەوان هۆرەیان چڕیوە ئێمەیەک بڵێن ئەوانەیە کە نیشتەجێن نیشتەجێکان هەورامی بوو سیاچەمانەیان چڕیوە بەڵام نزیکیان چی بووە بۆ نمونە ئێمە هونەرەکەی ئێمە سیاچەمانە ڕۆشتووە بەرەو ناوچەکانی تر هونەرێکی بەهێز بوو بەڵام نەیان توانی ئەوان بیچڕن باشە مامۆستا بەکرد پێم خۆش هەر گوێ لە کورتەیەک لە سیاچەمانە بگرین ئەتە بەدەنگی بەڕێزە بێ یا مامۆستا عیسا بێت مامۆستا عیسا چۆنە وەڵاهی پێم وابێ کاک بەکر شارەزایی زیاتر لە سیاچەمانە خۆشە کاک بەکرد تێڕوانینی خۆی بۆ بەڕێزێ بڵێ وەکو سیاچەمانەیە پێت چۆنە وەڵاهی باشە کاک بەکرد ئەزانی چیە قورسە سیاچەمانە من ێستا دەنگم تەواو بووە لە سیاچەمانە من ێستا لە خزمەت هاوم چەندین سیاچەمانیش ئەگەر بیڵم سیاچەمانە پێ بینە جێگەی گلەی باشە پێت چۆنە کاک عیسا بۆمان بڵێت ئەگەر توانە هەبێ وەڵاهی لە خزمەتانان بەڵام لە ڕاستیە یعنی سیاچەمانە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە من بەڕێی شەخصی خۆم ئەڵێم ئەگەر بەڕاستی شارەزایی تەواو نەبێت لە سیاچەمانەیە دەستی بۆ نەبێ باشە چکە بەڕاستی ئەو کەڵە هونەرمەندە گەورانە سیاچەمانەیان بە جوانی هێناوە تەسلیمی ینی گۆرانی بێژەکانی دوای خۆیان کردووە پێشم وابێ بەڕاستی ئەگەر شارەزایی تەواو نەبێ یان نەتوانی بیڵێ بەڕێی من باش نییە بوتنی لەوانێ منیش بۆ شخصی خۆم نەتوانم سیاچەمانە بڵم لە ڕاستی ئەمە کاک عیسا بەرپرسیارەتێکی جوانە بە من دەڵێیت بە بیسەرەکان دەڵێیت من قبوڵمە سیاچەمانە نەڵێم لەبەرەوە نەکەومە ژێرە و بەرپرسیارەت یاخۆ ئەو ئامانەتەی کە هونەرمەندەکانی پێش خۆتان بە ئێوەیان بەخشیوە ئەمە گرنگە لە نێو هەورامیەکان ئەمە پێم خۆشە من یەکتریشمە بەڵێ من لەگەڵ ئەوەیان نین هونەرمەند سیاچەمانە نەڵێ بۆ نمونە کاک عیسا کوڕێکی لایەکی دەنگخۆشی قڕگی لەرەیەکی جوانی پیاە ئەم ئەڵێ سیاچەمانە ناتوانم من ئەڵێم بەڵێ ئەتوانێت بەڵام بێ فێری ئاوازەکەی باشە بەدەل لەوەش بەرپرسیارەتەکە لە بەرپرسیارەتەکە ئەبێ خۆی فێر بکات ڕاستیشەڵاش فێرە بێت سیاچەمانە لەبەرەوەی هونەرێکی ڕەسەنی کوردەواریە یەک پرسیاری شتش لێ کردم وتی بۆ کورسی هۆرە یا سیاچەمانە خۆی یەک تەبیعەتی تایبەتی هەیە شوێنی وەسانی هەیە تو ئاوا دەستێنێتە بناگیر سیاچەمانەیە گەڵێ شوێنی وەسانی هەیە دوای هەناسەیەکی بۆ هەڵەگریتەوە بۆ نیوە بەیتەکەی باشتر کاک بەکرد تەبعاً تەوا قسەکەت پێ بڕم بمبورە بەڵام ئەی زۆر جار دەڵێن هەورامیەکان بۆ دەست دەگرن بە گوێیانەوە کاتە گۆرانی ئەڵێن یا سیاچەمانەیە خۆی ئەو پرسیارەکە یەکەم جار ئەڵێم ئەوە نەریتێکی باو با پیرمانە لە هونەرە
باشە دووهەمیش کاتێ تۆ ئاوای گوێ ناگری لە خۆت ئاوا دەنگەکەی خۆت بە جوانی ئەدیسی تۆ ئەمە یەک ئەمە دوو بڵێن سێهەمینیش پێ ئەچێت تۆ هاوڕێکت لە تۆ بەتواناتر بێ کاتە دەست نایە ئێرت تۆ بە تۆنی کوڕگی گەروی خۆت گۆرانیڵێ کارت نییە بەلای ئەوە ئەسا کاک عیسا دەنگێکی گەنجانی پێوە ئەمە تەکنیکی گۆرانی هەورامیەکانە بەڵێ کاک عیسا دەنگێکی بەرزی هەیە لە من لەبەر ئەوەی من ئەگەر ئەم نەختێ دەنگ بەرز کاتەوە بە من ناچارە ئاوا بکەم لەبەر ئەوەی منش ئەگەر دەنگ بەرزکەمەوە وەکەوە من تەمەنێکم کردووە دەنگەکەی من لە گەرویە تێگەچێت ڕاستە جوان لەبەر ئەوەیە بۆ منە ئێستا ئەگەر تۆ دیقەت دەی ئەوەی کاک عوسمان کە گۆرانی ئەڵاواتە زۆر دەنگی بەرزە لە هونەرمەندەکانی کرد ڕاستە ئەوانیش ئاوا ئەکەن لەبەر ئەوەی ئەو دەنگەی کاک عوسمان ئەو بە تۆنی ئەو بە عیلمیەکەی بە تۆنی ئەو گۆرانی نەڵێ ڕاستە ئەوەی کە لە پاڵ کاک عوسمانایە بە تۆنی خۆی گۆرانی ڕاستە ئەنجا دەستەکانە خۆ لە یادم نەچێ ئێمە گۆرانی بێژی زۆر ساچەمانە بێژی باشمان هەیە لە کۆنەکانەوە باسم کرد لە تازەکانیش نەک تازە کاک فەرزادی ئەمینیمان هەیە کاک سعدیمان هەیە مامۆستا سیروانمان هەیە کاک سیروانمان هەیە لە هەمویان بڵێن لە هەمومان جوانتر ئەوەی کە سیاچەمانە بچڕێ بۆیە خستمە دواوە ئێستا باسی کەم هاوڕێ زۆر خۆشەویستی مامۆستا ئیسماعیل هانەگەرمڵایی یەکێکە لەو کەسانەی کە هەمیشە ڕخنەی سیاچەمانەی لێ ناگیرێت وەڕەسەنایەتیشی لەبیر نەکردووە یانی لای نەیەوە لای نێ ئەمە گرنگە دوای ئەوەش بڵێم کەسێکی تریشمان هەبوو لە گەنجەکانە سیاچەمانەی باشیەوە کاک ڕزگار تارێک خۆمان پێڵێن کاک ڕزگاری هەورانی بەڵام بەداخەوە هەرچی من زۆرم پێ ناخۆش بوو کۆتایی بە گۆرانی هێنا ئەوەیەکە لە زیانەکانی بەداخەوە هونەری هەورامی و هونەری ڕەسەنی کوردی پێویستی بەو دەنگە ڕەسەنانەیە کە بمێنێتەوە بۆچی پێویستێتی ئێمە تەواو بووین تەمەەن درێژ بن ئێمە ئەگەر دیقەت بی ئەمەی کەممان کردووە لە سیاچەمانە بۆ نمونە هاوڕەکانم هەمویان دەنگی بەرزیان نەماوە لەرەکانی خۆرگمان گەرومان ڕاستە کەمێک گڕەگری تێکەوتەوە تێبینیەکەم لەسەر قسەکانی مامۆستا بەکیر بەڕاستی هەرچەنە هونەر شتێکە لەوانێت تۆ بۆ حەز و خولیای خۆت بۆ نمونە شتێک بێ لەناو خۆتا بێ بەڵام ئەوەش هەیە ئەگەر کەسێک بۆ نمونە بیاوێ بەردەوام بێت لەسەر گۆرانی وتن لەسەر هونەر بەڕاستی پێویستە لایەنێک کەسێک پشتگیری بێ بەڕاستی بۆ ئەوی بتوانێت فەرە بە هونەرەکەی بات پێم وا بێ بەداخەوە ئێستا بەڕاستی کەسێک نەماوە بڵێم کە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ئێمە ناتوانێت ئاوڕ باتەوە لە هونەرمەندەکان ینی من لەگەڵ ڕێز و حرمەدم بۆ چیمە کە لە دوایی لە دەستدانی یان مردنی کەسێکەوە بۆ نمونە بڕوا ڕێزلێنانی بۆ بکە خەڵاتی بۆ دابینکە ئەمانە بەڕاستی شتێکی زۆر زۆر ناخۆشە هەتا هونەرمەندەکە خۆی لە ژیان ماوە ڕێزی لێ بگرە لەوانەیە لەگەڵ ڕێزم توانای مادی و دارایی ئەوانە نەبێ باش نەبێ بتوانێت بۆ نمونە کلیپێک بک بۆ نمونە بتوانێت ئیسا پێ دوایە ینی یەکێک لە هۆکارەکانی وازێنان لە هونەر نەبوونی ژیانێکی شایستەیە بۆ هونەرمەندەکە ینی کاک ئیسا کاک بکرد ئەوەی مایە ئەسەفە ئەم پێم خۆشە بچمە لای گۆرانی بەس پێشەوەی بچم پێم خۆش ئەمە بڵێم ئەوەی مایە ئەسەفە بەشێک لە هونەرمەندەکانمان پێش گۆرانی وتنەکەیان کرێکاری دەکەن کە کرێکاری من بە با بڵێن کارێکی زۆر پیرۆزی دەزانم بەڵام دەکرا ئەم هونەرمەندە قاڵکرێتەوە موچەیەکی بۆ ببڕێتەوە ژیانێکی شایستەی پێ بدرێت دەست بۆ کاری کە نەبات ئەوەی کە وزە و توانایەکی باشی هونەری هەیە لە هونەرەکەی خۆیان سەرفیکا با بچینە لای گۆرانیان جا من بیکەمەوە بە هەورامی مۆجەکەی فارمێ ئەوە لە ناو سۆرانیەکان ئەوە باوە ببوورە دەڵێ هەر دوو کەسی هەورانی گەشتن لایەک سەد کەسی سۆرانیشیان لە تەنیش بێ هەریگەنەوە بە هەورانی وڵی نازانم چییە لە نێو هەورامیەکانە وڵاهی ینی بەڵام هەر پەیوەندی بە سروشتی کەسەکان و کەسی هەورامیەوە ینی کاک بەکرد خوا پێشەوەی بچمە لای گۆرانەکە هیچ مەبەستێک هەیە لەوەیە کە دوو هەورامی دەگەنە لایەک باورامی قسە مەبەستێک نییە بڵێن مەبەستێکی خراپ ئێمە هەموومانەڵێن کوردی بە بادینیەوە بە هەورامیەوە بە زازاکیەکانەوە بە زەنگەنەیەکانەوە بە شەبەکەکانەوە بە تەواوی ئاین و ئاینزاکانیشەوە ئێمەش نییە بەڵام ئێمە بۆ مانەوەی زمانی خۆمان پێشکەوتنی زمانەکەی خۆمان ئەبێت بە هەورانی قسە بکەین ئێستا بۆ نمونە من حالێن کە ئێستا زۆر بەر زەحمەت لەگەڵ تۆ بە سۆرانی قسە زۆر بە زەحمەت ئەنجا یەک شتی تریش هەیە حاڵەتێکی دەرونیە
دەرونیە حڵی دەرونیە وەکو ئیسا فەرمووسی وشیش ئەمەش هەبێت هەر ئۆتۆماتیکیان کەوتیان کاک بەکەر هەورامیە من لە خۆمە نازان بە سۆرانی قسەی ئەوەسا زۆر بە زەحمەت ڕاستە لە ساو بن جا من کاک ئیسا کاک بەکرد کەسێەوە هەن فرەوە شەویستادامنەوە ڕێزێ تایبەتیشن و بەشێنجە باواتمێ هەم خەم و هەم بارقورسیەکە ژیانم چەنی وەرگێرۆنە کە کاک ڕەشید ئاراز هۆرامین کە فرە نزیکا جەمنەوە فرۆجاری کە یاومی لایۆترینی گورانێ وەشە هەنە فرۆجای واتشپەنە واچەش پێم دەنگ چیش وەشە تەبعەن دەنگێەوە وەشی غەمگینشن ئا گۆرانەی کەواچە باخەوان دەسوەش جا بە دەنگ و جەنابی تاجۆم چەنی جەوەکەی فرە گونجیۆنە نامی خزمەتتان ئەگەر کاگبەکەی ئامادە بۆ جامنی سەر و ئیزن و شمە پێشکەشکەر و بە کاکڕەشیدی و تەمامە بیسەر و وینەرە کە ئیسە نیشتنێ دیار و بەرنامەکە پێشکەشکەر و بە کاگڕەشیدی گیانەکەم حەز کرد پسە کاگڕەشیدی گوشتگیری پێ کاگ ئەیسای تەنا گۆشتێگی ئەها ئەی جەنابێت حەز کرد کاگ ئەیسا فەرماوەش ڕەنگە جارە تاک بوو مامۆستا ئیسا فەرماوە باخەوەندە زوێژ گیاوان دەسیڵدێناوان دەسیڵدێناوان باخڕازیێناویز چەنیە گۆراوان چەنیە گۆراوان دەشتن گۆراوان ئامان کوان قریمیزیە کوان قریمیزیە کۆرو بەخێوان ئامان لیمۆ شادیزیە لیمۆ شادیزیە گیاوان خوالی مۆ شادیزیە ئینسڵام پەیتۆ بۆمان بەگەریمی دیڵیە بەگەریمی دیڵیە بەچیاوێکی نازان سەرچێمە و زەڵیمیە ئامان سەرچێمە و زەڵیمیە پێشکەش دەسوەش بوو پێشکەش با پیاچە کاگڕەشیدی وەشەویست سەلامەت بیاڕە دەنگێ وەشە قوربانەوە ئیسا دەنگش وەشە لێ دوو سەرکەوتەش پێواز بەس واز ناری کاک ئیسا وەڵاهی ئینشاءالله مێریشم هەن جەدمارۆنە ئینشەڵا هونەرمەندەوە بە سەلیقە و دەنگوەش و ئاوازدانەر و شیعری جوانی ئێمەش گردمان پسەکە عیسای بینی کی موچیاریش کردینی مامسا صباح مامسا عطا زەڵمی کاک عوسمان طبعا دماو عیشا و کەمە پێ بینی کۆمەڵە هونەرمەندێ خاصی و تەواچە شۆڕشەی وەسیات چەمانە کەرا ڕاستە کاک فەرزاد یاخوا گرد لایەتە تەندروست خاصی و سەرکۆتوی بیدێ من بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات هیوام دەخوا زیاتر لەگەڵ بەڕێستانە بمێنمەوە زیاتر لەگەڵ بەڕێستانە قسە و باز لەسەر ئەم ژینگە جوان و ئەو مێژوە جوان و ئەو مێژوە دەوڵەمەندەی هەورامی و هەورامیەکان و هەورامان بکەم ئەمەم لا گرنگ بوو بەڵام پێم باشە لە مامۆستا بەکرد پرسیارەوە بکەم لە بەتایبەتی پێنجشەمان و جومعان و بەهاراندا گەشتیاری زۆر ڕووتان تێدەکات و بەم وەرزی پاییزەشەوە کە ئێمە ئێستا لێرەین گەشتیاری زۆر ڕووی کردوتەم شوێنە ئامۆژگاری چییە یاخود پەیامت چییە بۆ کەسانەی کە دێن و ئەوانش کە پێشوازیان لێ دەکەن ئێمە بڵێن بە پێی داوچەکە بڵێن ئێمە خەڵکی زەڵم و ئەحماوان هەومان دەیەکمانەوە لەم دەیە هەومان کاری هاوبەشمان هەیە بێت بۆن منە ژنخوازی باخ و باخات و هاتن شوی گەرم و ئەم شانە هەمومان کەسیەکی خزم دەکەین ئێمە وەکو هەم ئەحماوە هەم وەکو زەڵم چەند شتێک گەیە بێ ڕچاوی بکە یەکەم لە خۆمە ئێمە ئەبێت ڕوویەکی خۆشمان هەبێت لەگەڵ ئەو گەشتیارانە هەرواش بۆ ماشەڵڵات بۆ هەم جاریش خزمەتکردنیان بۆ شوێنی پاپ و خاوێن بۆ بڵێن
ئەو شوێنانێک ئۆتۆمبیل ڕاگرن لە دوای ئەوەش پێویستاتی ئەوان چییە ئێمە بەجێ بکرد بۆیان ئەمە لەم ڕوانگەوە ئەوانیش زۆر پێویستەکە کە ژینگەکەمان پارێزن ڕاست یانی ژینگەکەمان بپارێزن بەتەکید. ئەجا یەکشیش ئەوەی هەر بڵێن ئەمە بۆ خۆمان کۆمەڵێک پاکەرەوەمان هەیە لێرەیە ئەبێت خەڵکی خۆمان ڕچاوی ئەو خەڵکە پاکەرەوە بکات یانی تەنها ئەوان بە لایانی پەیوەندیدار نەزان بەڵێ خۆشی خۆ بە بەرپرسیا بزانیت بە کەس تایبەت نەزان ئەگەر ئێمە خۆمان وەک ئەوەی کە لە هاوینەوارەکان خۆمان خزمەتی خۆمان نەکردێت پێش ئەوەی ئێمە خۆمان خزمەتی خۆمان بکەین بۆ پاککاری ئەنجا پاکەرەوەکە ڕاستە ئەوانیش بۆ پاراستنی زیاتری ئەم ژینگە جوان و ئەم هەوا پاکەی کە لەم شوێنەدا هەیە پێویستە ژینگەکەمان بپارێزین. من سپاسی جەنابتانەکەم مامۆستا عیسا جەنابی شێر لەنێو گوزەرەکەی بەرکەوتنی زۆر لەگەڵ هاوڵاتیاندایە هاوڵاتیان تا چەند بەو شێوێن کە مامۆستا بەکر باسی دەکات. ڕاستە فەرمی وەڵاهی من بۆ خۆم لێرە دوکانم هەیە هەنێ باخشمانەیە کەپری دانیشتنە بۆ گەشتیاران بێن بۆلات و بڵێن بەدەل لەوە پرسیارەکەم وەڵام بیتەوە بڵێن شتی لێ دەکرین بەڵام تخوا گۆرانێکمان بۆ بڵێ ئەوە شێکاگوگروانە بەڵێ عەفو خافمانکە وەڵاهی لە ڕاستیدا ئەبێ هەموو تاکێکی کورد بەڕاستی هەز بە بەرپرسیارەتی بکات بەرامبەر بە خاک و نیشتیمانەکەی چجای ئەوەی کە بۆ نمونە شوێنێکی گەشتیاریە ئەبێت لە ماڵەکەی خۆمان و لە بەردەرگاکەی خۆمانەوە دەست پێ بکەین هەتا ئاگاتە شوێنێکی گەشتیاری وەکو ئێرە الحەمدولیلا خۆی گەورە سروشتێکی جوانی بێمە بەخشیوە خەڵکێکی زۆر بۆ نمونە لە وڵاتانی ترەوە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە خەڵک دێتە ئێرە گەشتیارێکی زۆر عەرەب ڕۆمانتیەکە بەڕاستی الحەمدولیلا ئێمە ناڵێم وەسفی خۆمان بکەین بە پێی توانای خۆمان یعنی ڕێزمان لە گەشتیار گرتووە ئەگەر کەم و کورتێکیش هەبوو بێ زۆر جار لەوانەیە ئێرە مەسیفێکی گەورەیە ینی شوێنێکی گەشتیاری گەورەیە لەوانەیە هەنێ کەم و کورتیش ڕووبات بەڵام ئەوە نەبووە کە جێی باسکردن بێ بەڕاستی ئێمە بە پێی توانای خۆمان هەوڵمانیاوە ینی دڵی گەشتیارەکان ڕابگرین من کەسی وا هەبووە ناڵێم کەپری دانیشتنمانەیە کەسی وا هەبووە لە ساڵێکە سێ جار هاتوۆتەوە لەم الحەمدولیلا ناڵێم وەسفی خۆمەگەم بەڵام ئەگەر کەسێکی چاک و ئەوە نەبوومە لەگەڵی جارێکی تر ڕووی پێ نەئەگرمەوە زۆر ئەگەر تۆ بە تەمابی خەڵکێک بەڕاستی بێتە شوێنەکەت بەڕاستی لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە هەموو شتێکەوە ئیسفادەی لێ بکەیت بەڕاستی ئەبێ ڕێزی لێ بگری پێش هەموو شتێک هەموو شت لەگەڵ ڕێزم پارە نییە تۆ دەتوانی وا لە کەسێک بکەیت بەڕاستی چەند جارێکی تر ڕوو تێ بکاتەوە. من سپاسی جەناب لە خزمەتان سەلام کۆتا قسەتان وەردەگرم و پاشان بە گۆرانێکی چەپڵە ماڵاوی لە بیسەر و بینەرەکانمان دەکەم مامۆستا بەکر فەرموو. من زۆر دەستخۆشیم بۆ ئەوە کە هەمیشە لە خزمەتی هونەر و شعر و ئەدەبیات و هەورامان و ئەمجار کرد سپاسی جەنابتانەکەم سپاس بۆ ئێوەش کە ئێمەتان هەڵبژات بەڕێزم گەشاوە بەڵام هەچەندی متوانە گۆرانیمان نەماوە بەڵام هەر پێ خۆشحاڵ بووم کە لەگەڵ ئێوەی بەڕێزە و ئەم هونەرمەندەدان خۆشەیە دانیشتم بە هۆرامیش پە نەماواچی خاسترا ئیتر ئێمە مشۆ پاومی ئەگەر دەنگیشمانە منە بۆ جە خزمەتکردەی ئێمە جەهنەرەنە بەردەوامی شمەش بەوەش حاڵزانم کە ئێمە تاوچنیێنێ ئێوە دەرماندا گەنجە دەنگوەشەیە من وەشحاڵ بیان بەڕاستی هەمیشە حەزم چانن کە ئێمە ماناکە هەمان ئێمە هونەر نەکەن حەسکە چنی کوڕە گەنجە جوانانیشی وێ نەک پێیانەیە ئێمە دەنگمان چایشا وەشتر پێیانەیە ئایشا بەیان بچێت چونکە هونەر دنیا ئەە کە ڕچاو و مەنەیە زوانی کرد یانی کارکتەری سەرەکین پێی مەنەیە زوانی خۆمە بە زوانەکەمان لێ نەچۆ دەستەشی تاوانە کرد و هیوادار هەنا هەردەم شمەجە خزمەت و ئی هەورامانەوە شوێنێکی بوو دووبارە پێ بەڕێز کاک بەکر ئەحمەداوایی کە ئارو چەنی مابیێ سپاس پێ بەڕێزی مامۆستا عیسا جەنابێ کۆتا قسێ چێشان بە سۆرانی و هەورامی هەردووکی تێکەڵ پێشکەین بەڕاستی دەستوەشی تاوانەگەر و پێی جەنابیت و پێی ستافە جوانەکەی تا کامێرامانێ عەزیێت تاکێشتان خێر بێ دیەخوا دەستوەشی تاوانەکەر و کە بەسەر تاکردیمەوە ئەشم جەکەم و کورتیچ ماویێردی بەڕاستی من کاک بەکریج
بەڕاستی کەسێەوە بێن هەر وەڵتەیشکەواتم مامۆستا و برای گەورەی و من بیان ئەگەر هیچ کەم و کورتیم بیە بۆ داوا لێبوردنی گەرو چکە من بەڕاستینە بێم بە هونەرمەند مەزان و سانە سەواچ و کە کەسێەوە ناو هونەرمەند ناو گۆرانی و ماچوەر پاسێک کە داوا ئافێگەر و کە من ڕەنگەن وەرو ئانەیە بەرپرسیایەتیەوە ژینا سەر نەتاوانم سیاچەمانەوە و هیوادارن ئینشەڵا ئایندە نەتاو هەرچەنە من هیچ خەریک ئاوردە وردەیتر تەمانم بەرەوسەر وەش حاڵ بیانی دەستۆشی تاوانەگەر و هیوادارنا بەڕاستی لا یەکریەوە جەونەر و هەورامانی بەڕاستی وردە وردەی خەریکا دلێ نەمشۆ هەر بەڕاستی یقسێ گەر و چکە بەڕاستی هونەرمەندە گەورەی ما بێنێ ئێمە تەسلیم و وردە وردەی خەڵکی دما وێ شاگەردەم شاونەرمەندێ تەری ما بێنێ پاسێکسە خەریکایاوە لاو کەسی گەنجتەری ئەگەر کەسێەوە پێسە کاک بەکری مامۆسایەوە نەبوو دەست و کەسێ پێسە من گێرۆ یان یوتەری ڕەنگەن نەتاوە بەردەوام بوو یان زانیاریش نەوە بەنە بنەوانەیە وەڵتەری چکەواتم ئەگەر بەڕاستی هونەرمەندێەوە کەسێەوە گەنج حەسکەر و گۆرانی واچ و بلو لێ هونەریوە ئەگەر لایانی مادی بژێوی ژیانیش نەبوو دابین نەکریا بوو بەخوا منیسە ئەگەر هەپاسی جەناب و فەرماوە کرێکاری پیشێەوە پیرۆز و گرنگ و پەئی وڵاتی چەپێ نمونەی ئەگەر کرێکار نەبوو ینی بنیان نەر وڵاتی بە تەکیت بەڵام مەبەستەکەی ناچیگەنە ئەگەر کەسێەوە پێسە من یان کاگوەکری پێ منێ باین تا وێرەگا هیلاک بۆ جارمانە جەکرێکینە وەروەرەتایەوە بەگەرما بە سەردان ڕەنگن ئەگەر شێوێەوە پیاە بێسە جەنابی بە یان داوت کردی و پێیاگەوە توانە ئانەش نەبوو گۆرانیەوە ئینە بەڕاستی یاگی داخین هیوادارن لاکردیەوە گۆرانیەوە هونەرمەندی و وەش حاڵە داگەردینی و جەکەم و کورتیشمە عەفوە سپاس پێشمە کارێک تاکێشت سپاس پێ گەورەی و پێ پێشوازیدا کارۆ چەنیما بێدێکی بەرنامە تایبەتەنە کە سەرچاوە و زەڵمی و ئەحماوانە دوایمێ لیانە و تەمام و بیسەر و وینەرەکاماوە دەستاوەش بوو سەرکەوتی بیزی بەڵێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی هیوام تەندروست باشیتانە من لێرەدا بەجێتان دێڵم هیوادارم لەم بەرنامە تایبەتەدا لەم بەرنامە پاییزیەدا توانی بێتمان خۆشی و خەندەیەک و شادیەک بێنە نێو ماڵەکانتانەوە بە هەورامیش دەڵێم هیوادارەنا وەش و وەشبەختی بیدی و چی کاتەنە کە چەنیما بێندێ جە بەرنامەوە تایبەت و پاییزینە کاتێ وەشتا بەسەر بەردەبوونە سپاس و تەمام و مانیای کارمەنداکەروونە کە چی بەرنامەنە چەنیما بێ و وەسپاس و پێشوازی زەڵمیەکە و ئەحماوەیەکە کەروونە کارۆ چەنیما بیایچێ خواافستا بۆنەوە بە گۆرانیە چەپڵێ برنامەکەی وەشتر کەمێنە خواافیس جاي كلم الباوة عليكم كلم الباوة عليكم يا نو من توني سياريح أنا درولي هوني سياريح أنا درولي هوني درولي هوني درولي هوني هر وقت أكري يوم كلم الباوة تصوب الله أوتو تصوب الله أوتو ميلو في المارو كلام اللي بوانمي برزلنج زيكو برزلنج زيكو برزلنج زيكو برزلنج زيكو شوفو شيدابو هرده برده مالو سيرا شون عزيز مرده شون عزيز مرده شون عزيز مرده شون عزيز مرده عزيز مآيره دوری بالای تونه عزیزم آیره کلملی باوانمه دوری بالای تونه جسم کرده و بوله کلملی باوانمه شمال برد پیکو شمال برد پیکو شمال برد پیکو شمال برد پیکو سوره هر الله سوره هر الله شبو بوجا انا كرزقاتي كلم الباوة عنو من فيماكية انا فيماكية انا فيماكية انا
فيما كيانو دردو لمالمي دردو لمالمي نوني مامينو نوني مامينو مردني مويشا كلام لبوانمي تاكو دوريتو تاكو دوريتو تاكو دوريتو تاكو دوريتو سرچ موزل اميه سرچ موزل اميه تاف مشانو هر تافر هزاري رنگ مرمانو هر تافر هزارو رنگ مرمانو رنگ مرمانو رنگ مرمانو رنگين مليو رنگين مليو او احمر او احمر سرت موزلمي كلام لبوانمي كي كردن ما كي كردن ما كي كردن ما يا خوابو يا خوابو بزيو بزيو بوجه صحة علمي بشنبر أمانو هرز وما علمي هرز وما علمي هرز وما علمي كلم الباوة أنكم كلم الباوة أنكم يانو من تونية سياريحة أنا درولي هونية درولي هونية روزی جشن که رمضان داومینه که بگیرم روزی جشن که رمضان داومینه که بگیرم جا اگر بزانی بی وفا من با تو چونم اگر بزانی گیانه که با من با تو چونم کوره آیری نازنین و ولد درون أولي لملكة